جەلال میرزا کەریم لە ساڵە 1935 لە شار سلێمانی لە خێزانێک دیاریە ئەو شارە هاتە سەر دونیا. جەلال میرزا کەریم خوێندنە سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە شارەکەی خۆی وەرگرتگە و نوێسە جایەڵ جوانێک هۆشیار و ڕۆشنهور و سەرەتای خەباڵتە سیاسی ئەو وەل نیشتمانەکەی چووگەوە ڕاستاوڵە 1955 وێسە ئەندامی یەکێتی گشتی خوێندکارەیل و هەر لەو قۆناغا دەستداسە شێر و دانایینی شێر و هەڵبەست لە سەرەتایش کەفتە ژێر کاوریگەری شێرەی لە ناسک ئاوازەدارەی لە گۆران وەلی لە دواخر کە بازوو بە شاعرێتی و هیسترە و بووە پێسە خاوەن دەنگە و ڕێڕەوە خۆی و لە کاروانە خەباڵتە سیاسیش فێشتر سەرەڵداگە و لە ساڵە 1965 لەبان چالاکی سیاسی گیریاگە و لە شوون بەرپاڵبوونی شۆڕشی 14 تەمووز ساڵە 1958 ئی خەباتکەرە وەل چەند هاوڕێک لە خۆی گۆڤاری گوەنا و هیوای کوردستان جور ئۆرگانۆیەکێتی گشتی خوێندکاری لە عێراق لە سلێمانی دەرکردگە و لە کۆتایی مانگە نیسان ساڵە 1970 یەکێک بووە لە دەستەی ڕوانگە و یەکەم شەوەکیانی وەل ڕێزدارەی لە حوسێن ئاروف و شێرکۆبێکەس و کاکە مەم بۆتانی و جەماڵ شارباژێری ئیمزای کردگە و دواخریش 3 شمارە لە بڵاوکریاگەی لە ڕوانگەی لە شیوەی کتابیک دەرکردگە. بەشە فەرەیشی وێژە و ئەدەبی کوردی بووە و هۆنراوە و وەمەتەڵ و وەچتەی لە تازەکاری. جەلال میرزا کەریم لە ماوەی ژیان 58 ساڵی ئی بەرهەمەی لە ڕەسانە چاپ یەکەم کۆمەڵە شێرێک وەزوانە عەرەبی وەناو ئەلولادە لە ساڵە 1982 لە ئەمریکا وە چاپڕەسانەسی. دووەم شانۆنامەی سەنگەری لە هەمان ساڵ هەر لە ئەمریکا وە چاپڕەسانەسی. سێەم کتابە چرپەی ژانێک نقمبوو هەر لە ئەمریکایش لە ساڵە 1991 ڕەسانەسی چاپ کەوسا لە شوون کە پۆبوونی شۆڕشە ئەیلولە و لە وڵاتەی لە یەکگرتگە ئەمریکا ژیا. چوارەم دیوانە ڕیەی لە دوورە چەومان دوای گلە خواردنی ڕاکوردستان لە ساڵە 1992 ڕەسانەسی چاپ. ئەگەریش بتوانین بخوازی من باس لە چەند نمونەیەک لە شێرەی لێ جەلال بکەیم توێنین بوشیم تازەکاری لە شێرەیلی و ئاشکرا دیارە. یەکی لە شێرەیلی وەناو دیدیک چەوەجادە کە لە ساڵە 1970 دایناگە و لە ژمارەی 4 ئەو ساڵە گۆڤار و بەیان بڵاوی کردگە کە لە تێویشی هۆن نیگای ئاوگری باڵە کاروانمان لەبان باوخ مەرگ و وەهار ئاسوو واورنی هەڵوەسە زام تەڵتەڵ چڵە خوێنە وشەی سەر بڕیاڵمانە لە ڕێژنە و ئاوە هەناسەی ژاڵە و وی چنیگەوە لێو گەڵاو تریفەی بزەی هەورامان وەناو ناوخە ڕێر قڕ پێوان و شین و شەکەتەی
وەرنیگەڵە. وەلەوەیشە شاعر لەگاڵێکتر دوای ئەوە لە هۆنراوەی لە شێرەیری دەریژە دەیکە باس و لە تیوشیک دیواڕ خوێن خۆی لە ئەسر هەڵکیشی سەنگەر خەم کوێی قورسی ڕین و ساوڵەی تەنیا خواست کیشی گۆرانی لە ناو قوڕک خنکنی گۆرانی لە ناو سەنگەر سزنی وەلی هیمان سەنگەر نێزانم ئەڕا لە ئاڵگر ناو قوڕک خۆی نیەپرسی. شاعر لە شێرێکتر وەناوە یاد و یاقووت و نەهەنگ کە لە وەختە خۆی لە ساڵە 1970 دایناگا لە شوێن ڕێکەوتنامەی 11 ئادار ساڵە 1970 لە ڕەوشە کورد و ڕەژیمە بەغدا باسکەیک پێشبینی ئەوە کرد کە ڕەژیمە باس گۆڕوەگۆڕ لەو وەختە و لەو ئاستە نەوێت کە ماف نەتەوەیی کورد دەسەوەر بکەیت. هەروە خاتری شەوتگە ئەی کوردستان پێشمەرگە ڕادەسەیرە دڵە کوێی چەوە گەشە مناڵی ئەمساڵ پرشایی و ئاهەنگە وەلی قسە هیمان ڕەنگە خواست و مەرام یاقوتێک شەو چراخی ناو قوڕەگە کەریکن نەهەنگە. شاعرێ تازەکار کورد سەردەسەی تازەکەری کۆمەڵەی شاعرەی وەجێ داڵخەکە ساڵە 1993 وە نەخۆشی دڵە شارە هەولێر کۆچە ئاخرین کرد و ماڵ ئاوایی یەکجاری لە دنیا کرد. هەزاران هەزار سەڵام لە گیان پاکە شاعر جەلال میرزا کەریم و گشت شاعرەی و ڕۆشن هوێری.